بەڕێز ڕەنج عەبدولقادر پسپۆڕی پەروەردەی و ئەندامی تیمی کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژاوامان لەگەڵدایە ئەو پەیمانەڵە هەتاکو ئێستا چیان کردو چۆن بەردەوام بن لەم کارە. کاک ڕەنجگیان فەرموو. بانیتان باش. بانی باش. بەخێر بێ کاکتۆر. بەخێر بێ. بەخێر بێ کاکتۆر. زۆر سپاس. زۆر سپاس. کاک ڕەنجگیان کەمپینەکە بە هاوکاری بەڕێستان وەکو منداڵپارێزی کوردستان و هەروەها دەستگای میدیای کوردستان بەڕێواچێت پێمان بڵێ لەم کەمپینەیە چۆن هەنگاوتان ناوە بۆەوەی کە دەستێکی ئەمین بن بۆ گەیاندنی هاوکاریەکانی هاوڵاتیان کوردان بۆ ئیشەڵڵا برا خوشکەکانمان لە ڕۆژە. بەڵێ هەڵبەتە هەمیشە دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان وەکو ئەو بەها سەرێکیانەی کەیشی لە سەرگەیشتیان بەهای بەرپرسیارەتیە لە هەر کاتێکا لە هەر شوێنێک کۆمەڵی خەڵک گروپێکی خەڵک پێویستی بە هاوکاری بوو بێت و پێویستی بە تواناکان بوو بێت درێخیان نەکردووە و ئەم جارەش بۆ کوردانی ڕۆژاوای ئەو بارودۆخ و قەیرانی کە ئێستا تایە ژیان بەسەرە بن و تایە ژین کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژئاوا ڕاگەیەنراوە. هەڵبەتە وەکو وتم بەهای بەرپرسیارەتی تەنها دروشمێک نییە یاخود با بڵێن هاوسۆزی تەنها دروشمێک نییە لە لای ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بەڵکو لە چەمکێکی تیۆریەوە کردوتی بە کارێکی مرۆیی کردەیی بۆەوەی کە بتوانێت کەمپینی جیاواز دیزاین کات بۆ هاوکاریکردنی و کەسانی کە پێویستیان بە هاوکاری مادی هەیە یاخود هەر هاوکارێکی لۆجستیکی هەیە. زۆر پاشە کاک نەجەبینی ئێستا ئەو جێگەی ئەوەیە کە هەمومان بڵین ئەو یەکبوونە هەمومانی زیاتر بەهێز کردووە وابینی هەر کەسە لە لای خۆیەوە بە شێوازێکی تر ئەم کەمپیناکە ئەم کەمپینەی ئەم جارێک کورسات و منداڵپارێزی کوردستان لەوانەیە کارێکی خێراتر بێت لەوانەیە بۆ نمونە ئێمە ئاگادار نەبین لەوانەیە لە ڕۆژاوا پێویستیان بە کۆمەڵی بابەت هەبێ ئەم پڕەبارەیە بگاتە دەستیان زیاتر بتوانێت کێشەکان چارەسەر بکەن. ئەو سندوقانەی کە ئێوە داتان ناوە لە ناو مۆڵەکانە لەسەر شەقامەکان تا چەنە بێتە بەشێکی گرنگ کە زووتر هاوکارێکە بکەینینە دەستیەوان زووتر بتوانین یارمەتیان بین و زووتریش بزانین کە ئەوان پێویستیان بە چیە بە مادەکە چارەسەری بکەن. ئەمە تا چەند کارێکی ئاسانترە بێت. هەڵبەت ئێمە دەستخۆشی لە هەر گروپ و لایەنێکین کە دەست پێشخەری کات بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ ڕۆژاوای کوردستان ئەمە خاڵێکی گرنگە و لە هەمووی گرنگترەوەی بۆ نمونەی وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ڕێگەی تیمەکانمانەوە لە ڕۆژاوای کوردستان کە لەوێن و هەروەها لە ڕێگەی هاوبەشەکانمانەوە لەوێ بە بەردەوامی هەڵسەنگاندن دەکرێت بۆ پێداویستیەکانی ئەو خەڵکانی کە لەوێن و بیرۆکەی ئەم جارە کە کۆکردنەوەی پارەیە ئەمە ئەتوانی وا بکات کە بە شێوەیەکی ئاسانتر و دروستتر پێداویستیەکانی ئەوان بدۆزرێتەوە لەبەرێکی هەندێک جار لەو کەمپینانی کە پێداویستی جۆراجۆر کۆ دەکرێتەوە ڕەنگە جۆرێک پێداویستی ڕێژێکی زۆر کۆ بکرێتەوە کە پێداویستی هەنووکەی ئەوانە بێت بەڵام کاتێک کە تۆی لە ڕێگەی سندوقەکانەوە یاخود لە ڕێگەی ئەو هەژمارە بانکیانی کە لە سۆشال میدیاکانی منداڵپارێزی کوردستان و دەستگای میدیای کورساتە بڵاو دەکرێت و کاتێک کە لە ڕێگەی مانەوە پارێک و کاش کۆ دەکرێتەوە ئەمە ئەتوانین بڵێن پرۆسەکە ئاسانترەکە و خێراتریەکات و دروستتر پێداویستە هەنووکەیەکانی ئەوان پڕەکاتەوە ئەمە خۆی بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە وەکو لە سەرەتای قسەکانی شەکە باسمەکە ئێمە بەردەوامی ڕۆژانە لەگەڵ تیمەکانمان لە ڕۆژاوای کوردستان هەماهەنگیمان هەیە دروست پێداویستیەکانی ئەومان پێوترێت ئەتوانین بڵێن ئەم میکانیزمی ئێستا پرۆسەکە خێراترەکات و وەکوتم پێداویست هەنووکەیەکانی دەستنیشانەکات و بە زووترین کات پڕ بکرێتەوە ئیشەڵڵا جا کاک ڕەنج ئێستا لەگەڵەوەی کە هاوکاریەکان زۆرە بە خۆشحاڵیەوە سەرباری ئەو هەموو بارودۆخە قورسەی کە لەوانەیە لەسەر خودی هەرێن بێت بەڵام هێشتا هەر هاوڵاتیەک بە ئەرکی خۆی ئەزانێ بەشدار بێت بەڵام یەک خەمی گەورە هەیە ئەڵێن پرۆسەی ناردنەکە خاوە لەبەرەوەی کە ئەو بارودۆخی کە لەوێ هەیە وای کردووە ئێوە چۆن ئەم پرۆسەی ناردنە ئەنجام ئەدەن ئەگەر تەنیاوەکو ڕوونکردنەوەیک چون بە دووادار چونتان زۆر کردو بۆی کە بە باشترین و بێکێشەترین ڕێگە بتوانم بینێرن هەڵبەت وەکوتم لە ڕێگەی و تیمانەمانەوە کە لە ڕۆژاوای کوردستانە وەگووە هەروەها ئەو هاوبەشانەمان کە لەوێن ئەمانە هەمووی وە ئاکات کە پرۆسەکە خێراتر بکات و ئاسانتری بکات و ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەین وەکو منداڵپارێزی کوردستانیش یعنی ئەو متمانەی کە وەکو ڕێکخراو هەیەی لە ناو خەڵکە لە ناو کەمپینە جیاوازەکانێکە لە ماوەکانی ڕابردووە بە هاوبەشی لەگەڵ دەستگای میدیای کوردستان کۆمەڵی ڕێکخراوی تر ئەنجامی داوە ئەتوانین بڵێن
متمانێکی زۆری لای خەڵک دروست کرد و خەڵکیش لە جۆش خۆشی خۆیەتی کە ئەوێت بە زووترین کات پێداویستەکان بگاتە دەستی ئەوان بەڵام هەڵبەت ئەم پرۆسەیە ئێمە لە ڕۆژی هەینیەوە کە با بڵین دەستی پێکردووە ئەکرێت یەک دوو ڕۆژێک پێ بچێت تاوەکو دیراسێکی تەواوی بابەتەکان ئەکرێت تاوەکو زۆر بە وردی پێداویستەکانە دەژیشانەکرێت وەکو گەیاندنی هاوکاریەکان ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە بە ئامانەتەوە ئەوانەی کە لە ڕێگەی هەژمارە بانکیەکانەوە پارە دەخەنە سەر ئەو حسابانە و هەروەها ئەوانش کە لە ڕێگەی سندوقەکانەوە کە لە چەند شوێنێکی جیاوازە دواتر باسیەکەین کە دانراون بە ئامانەتەوە هاوکاریەکانیان جێی خۆی دەگرێت و لە پێداویستی منداڵێکی تەمەنی یەک ڕۆژەوە بۆی دابینەکە هەتاوکو کەسێکی تەمەنی پێگەیشتووە و بە ساڵات چوو کە پێویستی بە هاوکاریەکانی ئێمە هەیە. باشە ئێستا بینی لەگەڵەوەی کە ئەو هەژمارانەی کە ئێستا ئێمە گفتوگۆکەین لە سەر شاشەی کورسات لە لای بنەوە دانراوە ئەتوانن ئێوە زانیاری لەسەر وەرگرن و بتوان ئەو بڕەپارەی کاتانە بە پێی توانای خۆتان بینێرن بۆ خوشک و براکانمان لە ڕۆژاوە لەگەڵەوەیە ئێوە کۆمەڵە سندوقتان داناوە هەم لەناو سنتەری شاری سلەیمانی کە چەند شوێنێکتان دیاری کردووە هەم لە شار و شارۆچکەکان لە ڕێگەی سنتەری گەنجانەوە توانراوە ئەمانە توانێت کاری لەسەر بکە بووی هەر چۆنێ بێ ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەین ینی بۆی کەسێک ئەگەر ماڵی لە ڕاپەڕینە بچێ بۆ ماجدی مۆڵ نەچێ بۆ فامیلی ماڵ کەسێک ماڵیان لە خوارەوەی نەچێ بۆ ماجدی مۆڵ بچێ بۆ فامیلی ماڵ ینی شوێنەکانتان نزیکرۆتەوە واتان کردووە کەسێک ئەگەر لە ناو بازار پێداویستی خۆی بکرا لە بەردەم سەراش سندوقێکی لێبووان ئەم کارانەی کە کردوتانە تیمی تایبەتتان داناوە کە چاودێری بکات و بتوانن ڕۆژانە ئێوە ئەم سندوقانە کۆ بکرێتەوە و بتوانە ئەم پارانە بچێتە سەر ئەو هەژمارە بۆی بکاتە سەر حسابی ئەو کەسانی کەەوە هەماجیتانەیە لەگەڵیانە لە ڕۆژاوە بۆی کەوانیش هاوکاریەکان بکەێنن. بەڵێ هەڵبەتە وەکو جەنابیش باسە کرد ئەم جارە بەدەل لە هەژمارە بانکیەکان کە لە سۆشال میدیای دەستگای میدیای کورسات وەروە مناڵ پارێزی کوردستانەوە ڕاگەیەنراوە کۆمەڵی سندوقمانە سندوقەکان لە چەند شوێنێکی جیاواز لە شار و شارەچەکان لە ناو سنتەری سلێمانی دانراوە بە نمونەیەکیشان لەوانەیە کە لە بەردەکی سەرایە ڕۆژانە لە کاتژمێر دەونیوی سەر لە بانی و هەتاوەکو ئێوارە لە دەوروبەری 5 بۆ 5 و ئەم سندوقانە بە بەردەوامی هاوکاری لە هاونیشتمانیان وەردەگرن و هەروەها لە ڕۆژی هەینی تەنها یەک سندوقمان هەبوو لە جادەی سالە بەڵام لە ئێستادا لە دوێنێەوە کردمانە بە 2 سندوق بۆی کە لە یەکێکیان لە سەرەتای جادەی سالە مۆیتریشان لە خوارە و لە بەردەم میهراکۆ لەوێ دانراوە و هەروەها سەرجەم سندوقەکانی تر لە ماجدی مۆڵ و هەروەها لە فامیلی مۆڵ لە ڕەنگەلەری و هەروەها لە سیتی ستار ئەم سندوقانە دانراوە و هەروەها لە چەند جێگەیەکی جیاوازی تریش لەوانە لە سنتەرەکانی چالاکی گەنجان لە شار و شارۆچەکان بنمونە لە چەمچەماڵە ناحی شۆڕش بە لەوێ دانراوە و هەروەها لە سنتەری گەنجانی دەربەندی خان و سنتەری گەنجانی کۆیە و سنتەری گەنجانی خانەقین و سنتەری گەنجانی کەلاریش لەوێش سندوقی هاوکاری دانراوە و هاونیشتیمانیان دەتوانن لە سنتەرەکان لە کاتژمێر 8 بەیانیەوە هەتاوەکو 5 ئێوارە هاوکاریەکانیان برن بۆ ئەو سندوقانە و هەروەها لە ئێستادا لە شاری کەرکووکیش لەوێش سندوقمان هەیە لە مرکزی ڕۆشنبیری کەرکووک لەوێش هاونیشتیمانیانمان لەوێ دەتوان هاوکاریەکان بگەێنبەوە. لە ئێستادا خەریکی ئەوەی کە توانی لە چەند جێگەیەکی جیاوازیش باڵین جیاوازتر لەم جێگایانە سندوقمانە بە خۆشبەختانە دوێنێ لە ڕانیش سندوقی تردانراوە ئەم ڕۆژ لە تیمەکان لە کاریەوەیان کە لە چەند شوێنێکی جوگرافی جیاوازتریش سندوقەکان دابرێ هەڵبەت ئێمە تیمەکانمان بە بەردەوامی لەسەر ئەم سندوقانن وەکوتم ئەوانی بەردەگی سەر لە کاتژمێر دەونیوی سەر لە بانی و هەتاوەکو 5 ئێوارە و سندوقەکانی تریشمان لە کاتژمێر 1 پاشنیوەڕۆ هەتاوەکو 9 شەو هەندێک جاتاک و 10 شەویش تیمەکانمان سوپاسیانەکەین دەمێننەوە هاونیشتمانیان دەتوانن لە هەر جێگەی کە بیانەوێت هاوکاریەکانە بگێنن. ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئێمە هەوڵمان داوە کە ئەو ڕۆحی هاوکاریە یاخود ئەو هاوسۆزی خەڵک بتوانی وەکو ڕێکخراو چۆن بتوانین کاریگەریمان لەسەریان هەبێت هەمیشە وەکو مناڵ پارێزی کوردستان هەوڵمانیاوە کە بە چاوی ئەو کەسانە یاخود بە مێشکی ئەو کەسانە بیرکەینەوە کە لەناو بارودۆخ و قەیرانەکانن تاکو بتوانین واقعی حاڵی ئەوان واقعی بارودۆخی ئەوان بکەین بە هەوێنی کەمپینەکانمان تاکو بتوانین هانی هاونیشتوانیان بدەین کە بەشدارێکی کاریگەر و بەشدارێکی چالاکانیان هەبێت لەناو کەمپینەکانە و میکانیزم و
چالاکی جۆرا جۆر بەکارێنی بۆ هاندانی خەڵک بە نمونە لە ئێستادا لە بەشێکی زۆری سندوقەکانمان ئەم با بڵین لە چکانە ئەم ڕفتانەمان داناوە کە هەمنیشتمانە دەتوانن بە پارێکی ڕەمزی کەم هەم ئەمەشی دەست دەکەوێت هەم ئەبێ بە هاوکاریەک بۆ منداڵێکی ڕۆژاوا کە پێویستی بە هاوکاری ئێمێ ئەتوانن لە ڕێگەی ئەو سندوقانێک کە دامان ناوە لەوێش ئەم بابەتانش دانراوە کە توانن سوودی لێ وەربگرن و ئەتوانین بڵین وەکو یادگاریەکیش لەلایەن بینێتەوە گەرچی یادگاریەکی خۆشیش نییە بەڵام وەکو ئەتوانی وەکو ڕۆحێکی هاوکاری کە ئەوان تەنها بەکڕینی ئایتیمێک بکڕینی پێداویستێکی ئەوە بۆ خۆی بەڵام ژیانی کەسێکیتر ڕزگارەکە بەڵام پێداویستی کەسێکیتر پڕ دەکاتەوە هیوادارین لە هەمنیشتمانیان سەردانی ئەو شوێنانەمان بکەن کە سندوقەکانی لێ ئینشەڵڵا کەوابێ جا کاک ڕەنج باس کردوتە تیمەکانتان ئێستا ئەوان لەوێ هەن ئێستا لەم بارودۆخەیە ئەوان لەوێ چۆن هاوکارن هەڵبەتە لە ئێستادا هاوکاریەکانی ئەوان بۆ شێوازەیە کە زانیاری بێمە لە ڕۆی مادیەکە و نەگەیشتەوە لاوانە بەدەسەن چونە بێ کۆی بکەن بەبەستم وەکو بوونیان لەوێ چۆن هاوکارن چی ئەکەن بێگومان منداڵ پارێزی کوردستان یەکێک لەو ڕێکخراوانەیە هەوڵی زۆرێدا بۆەوەی کە هەموو تاکێک ژیانێکی ئاسانتر و بێکێشەتری هەبێت بەدڵنیایەوە هەڵبەتە کاری لە پێشینی تیمەکانمان ئێستا لە ڕۆژاوای کوردستان ئەوەیە کە هەڵسەنگاندنێک بۆ بارودۆخی ئەو کەسانە دەکەن کە لە ڕۆژاوای کوردستانن و هەروەها بۆ با بڵین هەڵسەنگاندن دەکەن بۆ پێداویستی هەنووکەیەکانیان لە با بڵین لە لیستەکە لەسەرەوە کە چی پێداویستێکی هەنووکەیە بۆ ئێستا هەتاوەکو کۆتایی لیستەکە و لە هەمووی گرنگترەوەی کە بزانین چەندێک منداڵی تایە کە شیر دەخوات لەوانەیە بۆن و لێرە ئەگەر ئێمە شیر کۆکەینەوە لەوانەیە هەندێک منداڵی تایبێت کە تەمەنی لە 1 مانگ بۆ 3 مانگ لێرە جۆرێکی شیری بۆ کۆکەیتەوە کاتێکە دەگاتە ڕۆژاوای کوردستان کۆمەڵێکی زۆری منداڵان سوودی لێوەرنەگرن بەڵام کاتێک کە ئێمە لە ڕێگەی تیمەکانمانەوە ئەم زانیاریانەمان بەدەستدەگات کەواتە لە کڕینی پێداویستیەکانی شایەت توانین بڵین دقیق ئەو پێداویستانە هەڵبژێرین کە پێداویستی هەنووکەی ئەوانە لەبەرەوە کارێکی لە پێشینەی تیمەکانمان لەوێ هەڵسەنگاندنی بارودۆخەکەیە و هەروەها مۆنیتەرینکردنی ئەو بارودۆخەیە کە لەوێن و پێدانی زانیاریانە بێمە ئەمە توانین بڵین یەکێکە لە کارە گرنگەکانێک کەیکات و دوجاریش بۆکو ڕێکخرا و سوودی لێوەردەگرین و کۆی گشتی کەمپینەکە ئەتوانین بڵین ئەبێ بە خاڵێکی بەهێزی کەمپینەکە و توانین بڵین سەرکەوتوو شێگات زۆر باشە کاکرۆز لەگەڵەوەی کە ئێمە گەر تۆسێ باسی گرنگی و تایبەتمەندی ئەم کەمپینانە بکەین یانیە بینی ئەمەش یەکەم جارمان نییە ینی بەداخەوە چەندین جار ئەم ماڵوێرانی و سەرگەردانی ڕووی کردوتە میلەتەکەمان لە هەر شوێنێکی لەر پارچێکی کوردستان بن و هەمیشە ئێمە لەگەڵ ئێوەشە لەگە منداڵ پارێزە کورسات هەمیشە وەکو دەستگایە کەمپین لە ساڵانی ڕابردووە کردومانە پیشەیەک بۆی کە بتوانین لە ڕێگەی شاشەکەمانەوە لە ڕێگەی دەستگاکەمانەوە هاوکاریەکان بکەێنین بۆ بە هەمان کاتیژەوە مناڵ پارێز هاوشانی ئێمە لەگەڵمانە بوون ئەگەر زۆر جار من بیرمێت ئەگەر چەند ساڵی ڕابردوو بێت لەناو ئەمنە سوورەکە ئەگەر هیچتان پێ نەکرابێت ڕووکچە گەنجەکان هاتوون پێشوازیان لە خەڵک کردووە و ڕێزیان لە خەڵک گرتو و کەلوپەلەکانیان لێوەرگرتوون و خستویانەتە ناو ئەو ئۆتۆمبیلانەی کەینێرێ بۆ سووریا ئەم کەمپینانە تا چەند ئەتوانێ ئێمە یەکبوونمان بۆ دروستکە تا چەند دەتوانێت هەماهەنگیمان بۆ دروستکە تا چەند دەتوانێت ڕۆحی هاوکاریمان لا دروستکە بە تایبەتی یەکێ لەو بابەتانی کە گرنگە منداڵ پارێز زۆر هەم کار لەسەرەوە کاکە منداڵی هەر لایەک بێت هەر شوێنێک بێت پارێزکاری لێ بکە تا چەند واکات کە ئێمە لە خێزانەکەمانە مناڵەکانمان فێرکەین کە ڕۆحێتی هاوکاریان تیا بێت کە ئێستا من نانەکەی بیخۆم بەڵام مناڵێکی ئێستا نان نییە بیخۆن ئێوە تا چەند کار لەسەرم بابەتان ناکەن بەدڵنیایی هەڵبەتە وەکو ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان وەکو دەستگای میدیای کورسان کە بەڕێزیشان باسان کرد هەمیشە ئەتوانین بڵین پردێک بوون یاخود سەکۆیەک بوون بۆ بەرجەستەکردنی یاخۆ بە واقعیکردنی چەمکی بەرپرسیارەتی و هەروەها زیادکردنی هەستی بەرپرسیارەتی و هاوسۆزی لە لای خەڵک ئەمە زۆر زۆر گرنگە و لە هەمووی گرنگتریش با بڵێن هەوڵیان داوە ئەم چەمکە وەکو باسم کرد لە چەمکێکی تیۆری و بگۆڕن بۆ کارێکی مرۆیی کردەی کاتێک کە تۆ توانیت هەستی هاوسۆزی لە لای خەڵکەکان دروست بکەیت بە چاوی ئەوان ببینێت و وەکو ئەوان بیر بکاتەوە خۆی بخاتەوە واقعی حاڵی ئەو کەسانی کە ئێستا لەو بارودۆخ قەیرانیان کەواتە تۆ توانی پەیوەندیەکی پتەوتر پەیوەندیەکی تون و دڵتر لە نێوان تاقەکانی کۆمەڵگای دروستکەی
ئەتوانین بڵێن ئەم کەمپینانە ئەوانەی کە لە ڕابردووە کاری لەسەر کراوە بوونەتە هەوێنی دروستکردنی یاخود چاندنی تۆی هاوسۆزی بە پرسیارەتی لە لای خەڵک. بەڕاستی ئێمە لە ناو کەمپینەکانە کە تیمەکانمان بە بەردەوامی کارەکان ئێمە ئەوە لە ناو خەڵکە ئابینی و ئێستاش ئەمە ڕۆژی هەینی خۆمیشی لەسەر یەکێک لە سندوقەکان کاتێکە منداڵێکە بینیت بە 250 دیناریەت ئەیکاتە ناو سندوقەکەەوە ئەمە ڕۆژانەکەی خۆی دیکەی هێنێ کەواتە هەموو ئەوانی کە لە ڕابردووە کراون ئەم تۆ چێنراوە لە ئێسا ئێمە بەرهەمەکەی بینەوە و ئەمەش زۆر گرنگە کە توانین بڵین ئەمە لە کۆتا جارە توانین بڵین وا بکات پەیوەندیەکی تۆن و تۆڵ لە نێوان تاقەکانی کۆمەلگا دروست بکات و لە هەمووی گرنگتر ئەوەیە پەرەپێدان و گەشەپێدانی ئەو هەستی هاوسۆزی و بەرپرسیارەتەیە کە پێویستە بۆ تاشی کورد دروست بکرێت و سوپاس بخوا لە ئێساتا دروست بووە هیوادارین لە چەند ساڵی داهاتوودا و یانخود بە زووترین کات کەمپینەکانمان بۆ ئەوە بێ کە بابەتێکی دڵخۆشی بێت قەیرانێک بارودۆخێکی نەخوازراو نەبێ بەسەر گەلی کوردەوە. خۆزگە ئیشەڵڵا کار لەسەر بکەن. وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت لانەیە کەسی وا هەبێت هەرچەند سەرمایه‌دارمان زۆر بووە بە خۆشحاڵی و بڕی زۆر هاوکاری کردووە بەڵام کەسی وا هەیە لانێ بڵێ بۆ نمونە ئەو پارەکەمەی کە مندای ئەنێم کوێ ئەگرێ هیچ جێگەیەکی پێپڕ ناکرێتەوە بەڵام بەپێی ئەزمموی ساڵانی ڕابردووتان بەداخەوە کە باست کرد نەهامەتیمان ئەوەنە چەشتۆ یەک دنیا ئەزمون لەسەر کاڵەکە بووە بەپێی ئەم ئەزمونانە هەر ئەم دڵۆپە بچووکانە تا چەند توانێتی بۆ ئەوەی کە ڕووبارێک دەریایەک دروست بە هاوکار بووە توانێتی بە یەکەوە لە کۆتای ئەنجامێکی گەورە دروست بکە بە دڵنیایەوە هەڵبەت لەناو ئەم جۆرە کەمپینانەیە هیچ شتێکم نییە یاین تەنها بە 250 دینار کە بەشداری بکات دوجار ئەو کۆمەڵە خەڵکە زۆرەی کە هەمویان بێکۆ لە کەمپینەکە بەشداریەکەن ئەتوانین بڵین بڕێکی زۆری پارە کۆ دەبێتەوە گرنگ هەستی بە پرسیارەتەکەی و هاوسۆزیتە لەگەڵ خەڵکانە کێسە لەو بارودۆخ و قەیرانەیان ئێمە داوا لە هانیشتمانیانی بەڕێزەکەین بە هەر بڕێک لە 250 دینارەوە هەتاگو ئەوەی ئەگاتە ئەو بڕێکە لە توانای ئەوە هەیە کە ئەتوانێت بیبەخشێت ئەتوانێت بیبەخشێت هیچ بڕێک دەزیشان نەکراوە بڵین لەم بڕەکەمتر وەرناگیرێت بە دڵنیاییەوە هەر بڕێک کە هاونیشتمانی ئایانە بیبەخشن جێگەی خۆی دەگرێت و لە کۆتاییە لەم کەمپینە جەماوەریە گەورانەیە ئەم بڕەکەمانش دوجارە من بە بڕێکی زۆر و جێی خۆیەگرێت جێی خۆی دەگرێت بە دڵنیاییەوە باشە منیش وەکو دوایین پرسیارم ئەوەی کە گرنگە ئێمەی هاوڵاتی لەوانەیە پرسیارەمان لا دروست بێ و خۆشتان بەڕێستان کە چاوتێری سندوقەکانەکان لە کۆتاییە ئەتوان ئێوە کە گەشتین ئینشەڵڵا ئەوەی کە بڕێکی باش کۆکەنەوە بۆ خەڵکی ئاشکرا بکەن بڵێن ئێمە بڕەمان بەدەستگەشت و کیانومانەتە ئەو کەسانەی کە لەگەڵ ئێمە هەمانگەل لە ڕۆژئاوە و بۆی کە بتوانین دڵنیا بنەوە و بزانین چی خۆی کرد کە زۆر دڵخۆشە من خەڵکە بزانێ ئەوەی کە کردوێتی ئەچێتە شوێنی خۆی چکە دایمە مۆم پرسیارانە ئاکرێ ئێوە وەکو منداڵ پارێزگا لەگەڵ کورسات ئامەتا کرد و خۆتان چاودێری بابەتەکەکەن ئەتوانم کارە بکەن لە داهاتووەکە ئەگەر بڕێکی باش کۆکرایە ئیشەڵڵا بە دڵنیایەوە هەڵبەت بابەتی شەفافێت یەکێکە لەو بابەتانی کە لە پێشینەی کارەکانمانە و لە ماوەی داهاتووە کاتێکە هاوکاریەکان کۆ دەکرێتەوە پێداویستەکان پڕ دەکرێتەوە هەمووی لە ڕێگەی ڤیددیۆ و فۆتۆوە پیشان دەدرێت کە دەگات بە دەستی کوردانی ڕۆژاوا کە لەسەر لە ڕۆژاوای کوردستانن و دواتریش وەکو باسمان کرد ئەو بڕە پارانی کە کۆکراوەتەوە بە دڵنیاییەوە ئیعلان دەکرێت چونکە خەڵکێک هەیە کە لە ئێستا دەکە بڕێک پارە دەبەخشێت پێی خۆشە بزانێت ئەم بەشداری لەم کەمپینەیە چی پێکراوە گەیشتوەتێک چێ سوودی لێوەرگرتووە هەڵبەتەوە لە چەند ڕۆژی داهاتووە هەمووی پیشان دەدرێت ئێمە داوا لە هاونیشتوانیان دەکەین کە بە بەردەوامی چاودێری سۆشال میدیاکانی ڕێکخرایم لاڵپارێزی کوردستان و دەستگای میدیای کورسات بکەن بە بەردەوامی چالاکیەکان لەوێ پۆز دەکرێت و لە ماوەی داهاتوو شکاتێک کە ئەم پێداویستانە دەگات بە کوردانی ڕۆژاوە بە دڵنیاییەوە لەم دوو شوێنێکە باسمان کرد لەوێ پیشان دەدێت و هاونیشتمانیان بە چاوی خۆیان هاوکارەکان دەبین کە گەیشتۆتە شوێ دەستە خۆش لە شتان ساغ بێ سپاس بۆ تەواوی هەموو ئەو چووکوڕە بەڕێزانەی کە لە منداڵ پارێزی کوردستانان لە بەڕێبەر و هەتاوەکوانەی کە هەمووتان بەبێ جیاوازی خزمەتەکەن لە پێناوی ئەوەی کە بتوانین ئێمە هەمومان هاوکاربین لەوەی کە چۆن بتوانین لە ماوەیەکی کورت و لە ماوەیەکی زووە ڕەپارێکی باش کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە هاوکاریەکان بگەێنین دەستا خۆش ئێمە یەکین واجبە
دوجاروی کەمێنێت ئێمە سوپاسی و هاونیشتوانیان ناکەین کێنن سەر سندوقەکان یا قوڕی هەژمارە بانکیەکان و کە هاوکارەکانە نێرن ئێمە زۆر سوپاسیانەکەین و ئەوی ئێمە وکوتم واجبێکە و لەسەر شامانەکە بکەین. دەستان خۆش بێ هیوای بەردەوام بوون و هیوای ئەوەی کە بتوانم بە باشی کارەکان زیاتر ڕاپەڕێت. دەستان خۆش بێت. زۆر سپاس سپاس بۆ ئێوەش. دەستان خۆش بێ. ئێمە بەردەوام